ئاگرێ کەوتۆتەوە لە شاخی گۆیژە ئەوەی شایانی باسە ئاگرەکە زۆر بە خێرایی تەشەنەی کرد لەبەر بوونی ڕەشەبایەکی زۆر بەهێز دەسەر شاخی گۆیژە ئاگرەکە بە ئیجاهی وێڵەیە ڕۆیشتووە تیمەکانی بەرگری شارستانی هەموو تیمەکانی بەرگری شارستانی بە تیمی یەدەکی بەڕێبەراتیشەوە توانیان تا ئێستا سەیینەوە بۆ 95 ئاگرەکە کۆنتڕۆڵ کراوە بە هاوکاری تیمی فڕۆکەوانی سلەیمانی کەوانیش زۆر بەشداریەکی کاریگەریانە بوو ئێستا ئاگرەکە ئەوەنەی نەماوە ئەو ڕەز و باخانی کە لەم سنوورەیە زۆربەی زۆریان ڕزگار کراوە هیچ زەرێکیان پێ نەگەیشتووە هیچ زەرێکی جیانینەوە کارمەندێکی ئێمە زۆر بە سوچی زەرری پێگەیشتووە حاڵەتی جێگیرە و هیچ کێشەیەشی نییە ئیشەڵاوی کەمایشە بە زووتی کار کۆنتڕۆڵەکەین دیار نییە هۆکارەکەی و زەرەر و زیانەکانی تا ئێستا نەخەم ینی تەقدیر نەکراوە دوای ئاگرەکە تەواو بوو هەم لە هۆکاری ڕووداوەکە کۆڵینەوانەیە هەم زەرەر و زیانەکانی کە ڕوویداوە بەی زەبت لە دۆڵی وێڵەیەرە دۆڵێکی لێیا قەتیزماوە ئاگرەکە وا لە هەوڵیوان کە هەموو تیمەکان نێڵین بە دی ئەو دوو شاخەکە بڕا بە دی و دیوکانیانە